السلام عليكم. زور بخير بين. سلام زور بخير بين. خوتان بخير بن سرچاو. سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە دیدارێکدا لەگەڵ ژمارەیەک هاوڵاتی کە شەوی چوارشەممە لە میدیای نزیک لە حیزبەکەی بڵاو کرایەوە. وەڵامی چەند پرسیارێکی دایەوە و دانی بە چەند ڕاستیەکدانا. با ڕێگە بدەن من بێم ئەو خزمەتەی دەتوانم. مەسرور بارزانی دانی بەو ڕاستیەدانا کە لە هەرێمی کوردستان دوو ئیداری جیاواز و دوو زۆن هەن کە ئەو ناتوانێت تەنانەت وەک سەرۆکی کابینەی حکوومەتی هاوبەشیش بڕیار لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی بدات و وتی ڕێگەی کارکردنم پێ نادرێت و ڕێگریم لێ دەکرێت. فینیانە تەعامل لەگەڵ کوردستان دەکەن. با ڕێگە بدەن من بێم ئەو خزمەتەی دەتوانم لێرە بیکەم لە سلەیمانی بیکەم بزانم بە چاوان خزمەتی سلەیمانی ناکەم. بەڵام کە ڕێگریم لێ دەکەن نایەڵن بۆ بەرژەوەندی تەسکی حزبی و شەخصی ڕێگری دەکەن لەوەی کە حکوومەت خزمەتی سلەیمانی و شوێنەکانی تر بکە ئەو وەختە بە خەڵک گلەیی لەو ڕێگرانە بکە نەک لە من دەمەوێت خزمەتی سلەیمانی بکەم، دەمەوێت خزمەتی هەڵەبجە بکەم، دەمەوێت خزمەتی گەرمیان بکەم، دەمەوێت خزمەتی ڕاپەڕیم بکەم، دەمەوێت خزمەتی هەموو ناوچەکانی کوردستان بەبێ فەرق و جیاوازی بکەم. بەڵام ئەبێ یارمەتیم بدەن. ئەگەر یارمەتیشم نەدەن بە هیچ نەبێ ڕێگریم لێ نەکەن. چاودێران ئەم وتانەی مەسرور بارزانی بۆ بێتوانایی و نەبوونی هونەری سیاسەت لە بەڕێوەبردننی وڵات دەگێڕنەوە و پێیان وایە ئەم وتانە نیشانەی شکستی کابینەی نۆیە لە بەڕێوەبردننی کارەکانی. ئەمە لە کاتێکدایە لە پارێزگاکانی ژێر دەسەڵاتی پارتی و مەسرور بارزانی چەندین کێشەی چارەسەر نەکراو هەن کە هاوڵاتیان پێوەی دەناڵێن و بە چارەسەر نەکراوی ماونەتەوە وەک کێشەی بێئاوی هەولێر لە وەرزی هاویندا، دروستبوونی لافاو لە وەرزی زستاندا، هەروەها بەرتەسکردنەوەی ئازادیەکان و زیندانیکردنی چالاکوانانی مەدەنی بە تۆمەتی جیاواز لەسەر داواکردنی مافەکانیان. لە وەڵامی پرسیارێکدا کە ئایا بۆچی دوای 3 دەیە لە حکومڕانی کورد لە هەرێمی کوردستان تا ئێستا بابەتە گەرمەکانی ڕۆژ دابینکردن یان نەکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک ئاو و کارەبا و پێدانی شایستە داراییەکان بە هاوڵاتیانە. مەسرور بارزانی بە دەرکەوتنی نیشانەکانی شڵەژان لە زمانی جەستەیدا دووبارە خۆی لە بەرپرسیارەتی دزیەوە و کەم تەرخەمیەکانی خستە ئەستۆی کابینەکانی پێش خۆی و وتی بۆچی ئەم کارانە لە ماوەی 20 ساڵدا بە ئەنجام نەگەشتووە و لە ئێستادا ڕوبەڕووی کابینەکەی ئەو دەکرێتەوە. لە جێ خۆیان منیش دەڵێم بزەبت وایە کێشەکەی ئەمە بۆ تا ئێستا نەکراوە. یعنی بۆ هەرچی لە خلالی ئەم 20 ساڵەیە نەکراوە ئێستا هەمووی ڕوبەڕووی ئەم کەوینە بووەتەوە. خۆ دەبووایە ئەم شتانە هەمووی پێش 20 ساڵ بکرێ. کارەبایە پێش 20 ساڵ بکرێ، ئاوە پێش 20 ساڵ بکرێ، یەکەی نیشتەجێبوونە پێش 20 ساڵ بکرێ، مافی شەهیدە پێش 20 ساڵ بدرێتەوە، ئەنفالە پێش 20 ساڵ قەرەبوو بکرابایەوە. هەموو ئەو شتانە دەبووە بکرێ. منیشاڵم بۆ نەکراوە. چاودێرانی سیاسی پێیان وایە ئەم وەڵامانەی سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم باوەڕپێکراو نین. بەو پێی لە 3 دەی حکومڕانی هەرێمدا حیزبەکەی ئەو حکومڕانی کردووە و تەواوی شکستەکان پشکی هەرە زۆری بەر پارتەکەی ئەو دەکەوێت کە خۆی هەمیشە کەسی سەرەکی بووە تێیدا. بۆیە ناتوانێت بە وەڵامی پرسیارێک و خۆبەریکردن لە شکستەکان بەرپرسیارەتی شکست و نەهامەتیەکان کە بەرۆکی خەڵکیان گرتووە لە سەرشانی خۆی و حیزبەکەی لا بدات.